سڵاوتان لێبێت. ئێمە لە بینای بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامەی شاری سلەیمانین. لە کۆتایی ئەم بەرنامەیە ئێمە غەرقە بین، بەڵام ببینن، بزانن وەزعی ئەم بینایە لە چیایە. لە ڕۆژێکی باراناویە وامان باشزانی کە ڕوو بکەینە بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە لە شاری سلەیمانی. بۆیە لە ڕۆژێکی بارانە وامان باشزانی چونکە ئەڵێن ئەم بینایە ئەم بەڕێوەبەرایەتیە کە کاروباری هاوڵاتیان بڕێوەبات لە کاتی بارانبارینە وەزعێکی زۆر خراپی هەیە لە ژوورەکانە، بێجگە لە حەوشە ئاوا خەڵک چاوەڕێی ئەوە کات کە مامەڵەکانیان وەرگرنەوە کە ئێستا لەژێر چەند چەترێک و جەمەلۆنێکە ئەو خەڵکە چاوەڕێی ئەوەن کە معاملەکانیان یاخود تەسکەرە و جنسەکانیان وەرگرنەوە. ئەڵێن وەزعی ئەم بینایە لەوەیە کە ڕەنگە ئیتر چەند ساڵێکی تر جێگەی ئەوە نەبێتەوە ئێمە مامەڵە بکەین. لەگەڵمان نابن. با ئێمە لەم ژوورەوە دەست پێکەین. ئەمە ژووری ژمارە 15ەیە. ئەو ژوورەیە کە هاوڵاتیان پێناسەکانیان وەرنەگرن لێرە کەپسیەکەن. بیناکەمان زۆر بێکەڵکە و کۆنە و جێگامان تەزیقە. وڵایی شوکارمان باشە ڕۆژکرد لە خابەزیابێ. وڵایی بەرەوەڵای فەقیرانە حەوشە باران وشت جارجار لیانەیە گینە ئیشمان ئەڕوە. و لەگەڵ ئەوەی کە خزمەتگوزاری کەمە نەفە خەڵکی زۆرە، سەردانکەری زۆرە، ئەوە تەنها بەشی چەند نەفەرێک کە نەفەدانراوە کورسی دانراوە ئەنجا بیناکە ساردە تایبەتی بۆم جۆ کە بارانە هەندێک کەسێ پیر و پەکەوتەیە نەخۆشە ناتوانین لەم جا من ئەتوان بە پێوەڕا بۆستم چەند سەعاتێکیش بێت کێشەم نییە. وەڵایی بیناکەمان هەر زۆر بێکەڵکە، هەچەند خەڵکی زۆر قەڵەباغ و ڕووماتیەکە. وەڵی شوێنەکەمان شوێنێکی شیاو نییە، تووشی هەموو نەخۆشین بووین، ئەنواع نەخۆشی ئەنوان کێشە لەم دایرە بۆ ئێمە دروست بووە. ئەوتان شوێنەکەمان گونجاو نییە لە هەموو ناحیەکەوە. ئەرکێکی زۆرمان هەیە بڕین ڕۆژانام هەموو قەرەباڵغی بەسەرمانەیە، بەڵام شوێنەکەمان شیاو نییە. ئەمە بە چی وایلی؟ ئەمە میتەڕەش و ئەو دیوار و میوار هەمووی ئاوی پێیاتە خۆرەوە و لەو دیوە زۆر جوان هین نەکراوە. بیناکە کۆنە هی کاتی خۆی تەمەڵخانە بووە لێرە پێسەکراوە بە جنسی و بە نفوس. تا سەعاتێکە تۆ لە لێرە کارەکەی برسێتی ڕەنگە ڕووکاتە هەمووتان نانە خۆنیان ئەوەتان نانەکەتان ڕاوەستن نیبانە جاران زووتر هەمان بۆ چەند ساڵێ پێش ئێستا بەس تەقریبی لە 2010ەوە کاتێککە من هاتمەوە ماڵەتی دایکایەتیم هەبوو تم کاتی نان خواردنمان وتی قایم قام و مەحافظ ئەمانە هاتوون کە وتوانێ ئێوە کاتی نان خواردنتان ئەبێ نەمێنێت. ئەم سبلێتەیش ناکە؟ بۆ؟ خراپ بۆ ئیش ناکەوە زۆر کۆنە. خۆشی فێنێک ناوەڵا. خۆشی گەرم ناکاتەوە لەم زستانەیە. وەڵا خۆشی گەرم ناکاتەوە. ئەمەش بۆ هاوین بەڕی دەکە ها؟ بەڵێ. لە هاوین ناوەزەقان باشیان لە زستانە. وەڵی هەردووکیان وەزمان خراپە بە هاوین وەزە زۆر گەرمە و بە زستانیش خۆی سێ وەزەکە ئابینی. ئەم ژوورە مەخزەنە چییە؟ چی تایە؟ هەری شەیەکری ئەولیاتەکەی ئێمە هەڵیەگرین. ئیشی تەسکەرە بێ بڵێن ئیشی زەواج بێ تەلاق بێ هەمووی لای خۆمان حیفزیەکەن و هەڵیەگرین. چۆنە لەم ژوورەیە هەڵتان گرتووە؟ وەڵی ترەوە تا ئێمە بەخوا جێشمان نییە، یعنی زۆربەی کات ئێمە تووشی تا ئەولیاتێ دەرەکەی بۆ هاوڵاتی لەوە چێ سەعاتێ 2 ساعتی پێ بچێت.
بۆ بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە لەم بینایە ئەم بینا کۆنا بۆ نازانم بۆ ئەخر هۆکەی نازانم بۆچی چکە لە دەست منانیە لە دەست بەڕێوەبەرەکەشمانە بێ لەواسێ بێزار نەبووی لەو تەرەشح و شتەی دواتەوە بەرەوەڵا ئەچ بکەین هەر ئەڵم بیناکەنەوە 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 ئێمەژە چاوەڕێ بینێ هەر بینایە نەکردەوە بینایە نەکردەوە بینایە نەکردەوە هەر چاوەڕێ بن ئەرە چ بکەین مەسەڵانە مێ خزمەتی و خەڵکەش بکەین هەمان لە هەر شوێنێ بێ بەس خۆشمانەوە وەزعی بیناکەیەوە مەش بەزعی ژوورەکانەوە جاوە ئەمڕۆ تۆزێ دنیاش با بڵێن باشە ڕۆژانی کە ساردە لە بەس سەرمان کەدا بارانەیە باشە ڕۆژانی سەرما و سۆڵەکە حەز زۆر سار بۆم ژوورەش سڵاوتان لێبێت پەرلەمانتارەکانی هەرێمی کوردستان بیناکەتان بینی؟ ئەرەوەڵا جێی معاناتە جێی نیگەرانیە من ئێستا باسیشم کرد تەرمیناڵی شارە زۆر کە گەراجی نقلیاتە لێرە زۆر خۆشترە لە کاتێکە هەمومان پێویستمان بێرەیە و بەداخەوە ئێستا تێگەشتین کە بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە و باری شارستانی لە وڵاتە زۆری هەمان کراوە و بە جۆرێکە ڕۆژانە 1200 معاملە لەم دائیرە ئەڕوان لە کاتێکە ئێرە تەمەڵخانەی کۆن بووە بەڕاستی ئەم بەڕێوەبەرایەتیە گرنگترین بەڕێوەبەرایەتیە بەڵام هیچ باخێکی پێ نەدراوە و پێویستی بە باخی زیاتر هەیە هەم لە ڕووی میلاکەوە لە ڕووی جێگاوە لە ڕووی بوجەوە کە ئەمە پێویستە کاری لەسەر کرێ و ئەو کاری لەسەر نەکراوە کەم تەرخەمی هەندێک یەگەڕێتەوە بۆ حکوومەتی بەغا و هەندێک شێگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستانی خۆمان بۆی ئێمە ئەمڕۆ هاتوین سەردانمان کرد بۆی بەڵێنیان پێبین لە داهاتووە لە تشکیلبوونی پەرلەمانی کوردستان سەرۆکاتی پەرلەمان بەڵێنان پێ بدەین کە لە بودجە کاری تەواویان بۆ بکەین لە بودجەی تەکمیلیە بەتایبەتی و هەروە کاری ئەو بۆ بکەین کە بە دوو بەڕێوەبەرایەتی جیاب بکرێتەوە بەهۆی ئەو قەرباڵغی لەسەریانە هەم کار ئاسانیە بۆ هاوڵاتیان لەلایەکشەوە کار ئاسانیە بەڕاستی بۆ ئەو کارمەندانەی لێرن بۆی بە پێی پسپۆڕی خۆشیان کارمەندەکان کە کێشەیەکیانە پێویستە بە پێی پسپۆڕی خۆیان لە بەشەکاندا دابنرێن هەتا کوتوان کارڕای بۆ هاوڵاتیان کە گرنگێکی تەواوی هەیە بەڕاستی ئەم بەڕێوەبەرایەتیە. ئەمە ژووری کوێ؟ ژووری مدیری شوونی ئەحوالە بەڕێوەبەری کاروباری شارستانی سلێمانی. ئەمە ژووری مدیرە؟ بەڵێ من خۆم بەڕێوەبەری کاروباری شارستانی سلێمانیم ڕائید فازل. زۆر چاکە. ئەمە ژووری بەڕێوەبەرەکەیە؟ ئەمەش دیوارەکەیەتی؟ ئەوەش سیوچەکەیەتی؟ ئاژلێ ئاگاو لێ بێ کە کارەبا و گرێ سوکە تەڕەشۆ و تەڕی لەسەرە ئەوەش وەزعی زەویەکەیەتی. ئەمە ژووری بەڕێوەبەرەکەیەتی. هەموو حاڵاتیان ئەڵێم ئەمە لە ڕووی سەحیەوە تەواوە تەوان دوای چەند ساڵێکی تر دەرەکەوێت کە ئێمە سیمان هەمووی نەخۆشکەوتووە لە بەرەوەی هەناسیتیانە ئەوەی سا هاوڵاتی و مراجع کەماگینا کە مراجع بێتی تر ئەبێتە تەپوتۆس. خۆی لە ڕاستی ئێمە هاتین دەستخۆشی لە هەوڵ و ماندووبوونی بەڕێوەبەر و کارمەندەکان بکەین و دەشزانین ئێرە هەم بە پێی جوگرافیای کە کەوتوتە سنتەری شار هەم بە پێی کۆنی بیناکە ئەم شوێنە پێویستی بە گواستنەوەیە. ئێمە هاتوین بۆ هاندانی زیاتری گواستنەوەی ئەم دائیرەیە بۆ شوێنێک کە بتوانن خزمەتی زیاتری بکەن چونکە ئەم دائیرە لە ڕائیستیا ڕاستە سەر بۆ وەزارەتی ناوخۆیە بەڵام دەستگایەکی خەدەمیە خزمەتگوزاریە خزمەتگوزاری گشتی پێشکەشەکە نەکەر بۆ زیندوان ئەوانەشی ئەمرن لە ڕاستێ بۆ بەیانوەفات و ئەوانە کەسوکارەکانیان پێویستیان پێبێت لەبەر ئەوە ئێمە هانەدەین ئەم دەستگایانە لە ڕاستیە زۆرتر بە ئاراستەی خزمەتگوزاری و ینی لە محتەوا و ڕووکەشە سیمای مەدەنیان پێوە دیار بێت لەسەر مەمنای ئەوەی کە ئێوە پیشانی خەڵکی کوردستانی ئەدەن لە ڕێگەی کەناڵەکەتانەوە هانی ئێمەدا کە بێن لە نزیکەوە ئەمە ببینین و بەدواداچوونی بۆ بکەین و ئێمە لەگەڵ بەڕێوەبەریش قسەمان کردووە چینە وەزارەتی ناوخۆ چینە لای محافظ ئەو جێگا و تەسمیم و ئەو تەرخانکراوەی کە بۆ بینا تازەکە بۆیان تەرخانکراوە ئێمە هاوکارە بین بۆی بەزووی بچێتە بواری جێبەجێکردنەوەی یاخود بینایەکی شایستەیان بۆ دابین بکرێن. ئێمە پێشەکی بەخێراتنی ئەو ئازای پەرلەمانانەکەن بەخێر بێن زۆر پێمان خۆش بوو بۆی وەزعی کە لە نزیکەوە خۆیان بە مەیدانی ژوورەکان و دایرەکە ببینین بەڕاستی ئەم بەڕێوەبەرایەتی ئەمە خەڵکێکی دایرێکی خەدەمیە ڕۆژانە خەڵکێکی زۆر سەردانیەکە هەرچەند شوێنەکەی شیاو نییە بۆ ئەو ئیشەی کە ئەو خەڵکە سەردانیەکە سە بۆ نمونە دوێنێ 1200 ڕەگەزنامە دەرچووە
ئێمە داواکەین لە حکوومەتی ئێرێم داواکەین لە بەرپرسان بۆی ئەم بینایە بگۆڕن بە بینایەکی تازایە بینایکی تازەمان بۆ بکەنەوەیە شوێنێکی ترمان بدەن پێ بۆی هاوڵاتیان تووزی قەڵەباڵغ نەبوون و شوکارەکان بە ڕێکوپەچی بچێتە ڕێوە هەرچەند ئەم شوێنی ئەم بینایە گونجاو نییە لە هەموو ڕوویەکەوە لەبەرەوەی کەوتۆتە ناو ماڵانەوە خەڵکێکی زۆریش ئەو گەڕەکە گلەیمان و گازندەمان لەکە کە ئەڵێ ئەو سیارانە هاتوونە بەر دەرگا بە حقیقت دەرگاکانی ئەوانیان نشدا کردو و ناتوان هیچ ژنێکیان مناڵێکیان بێتە دەرەوە بە بۆنەی دایرەکەی ئەمەوە ئەمەی کە ئێستای بینین وێنەی هونەرمەندێکی شێوەکار نییە هونەرمەندێکی شێوەکاری سریاری بە تایبەتی با بڵین سپات دۆدالی بەڵکو وێنەی دیوارەکانی بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامەیە لە شاری سلەیمانی ئەوەی کە مامەڵی تەسکەرە و جنسەکانیانەکەن پێویستیان بەوەیە کە پەنجەمۆرێ بکەن دواتر هەر هاوڵاتێکی بەڕێز یاخود هەندێک لە هاوڵاتیان کە مامەڵەکانیان تاوابێت و پەنجەمۆریان کردووە هێن پەنجەمۆرەکانیان بە دیوارەکانیان نەسڕن ئەڵێن لەم ڕۆژانەشە دکتۆرێکی بەڕێز کە دکتۆرە لە زانکۆی سلەیمانی و مامۆستایە و دەرسەڵێتەوە و بە تەلەبەکان کاتێک کە مامەڵەکەی تاو کردووە پەنجەمۆرەکەی خشانوە لە دیوارەکە و بە دیوارەکەی سڕیوە پێیان وتووە خۆ تۆ دکتۆری بووە کە وتێتی ئەو عالەمە بووە کە بام نیشەوە بکەم هەڵە بە هەڵە چاک ناکرێت ئەڵین لە دوای ناوەبڕێکەوە گەڕێن بۆلاتان دوورمەکەونەوە لەگەڵمان نابن